سۆشیال میدیا بەداخەوە هۆکاری سەرەکی زیادبوونی تونند و تیژی دیژ بە ژنان و دژ بە خێزان تونند و تیژەکانی زیاتر کردووە لەبەر ئەوەی هەر حاڵەتێک ڕوودا ڕاستە و خۆ ڕووداوەکە باسەکرێ و ڕووداوە کە عەرزەکرێ لە سۆشیال میدیا بەبێ ئەوەی باگراوەندی ئەو ڕووداوە بزانن بەبێ ئەوەی باس لە چارەسەرکردنی هۆکارەکانی ڕوودانی ئەو تونند و تیژێ باس بکەن یان باسی چارەسەر بکەن یان باسی کەم و کوڕیەکانی لایانی پەیوەندیدار کەم کورتیەکان یاخۆت بە دەنگەوە نەهاتنی لایانی پەیوەندیدار بکەن ئیدی وای لێ دەبێتە چاولێکەری لە شوێنێک ڕووداوێک ڕووەدا و ژنێک بە جلچی نیمچە ڕووتەوە ڕائەکا بەناو کۆمەڵێک پیاودا و ئیدی وای لێ ئەو گەنجانە کە ڕائەکەن بە دوایدا ئەبێتە چاوڵێک لە شوێنێک کە حاڵەتە چوار ڕوودا هەماشت دووبارە ئەبێتەوە چارەسەر سۆشیال میدیا دەبێ زیاتر پەرە بە هزر و بیری ئافرەت بدا لە ڕووی هزر و بیرەوە لە ڕۆشنبیریەوە خۆیان پەرە بە خۆیان بدەن و ئاستی ڕۆشنبیریان بەرزکەنەوە کە ئایا مافەکانیان چیە تێبگەن مافەکانی ژن چیە و ئەرکەکانیان بەرامبەر بە مافەکانیان چیە هەم لە کۆمەلگا هەم لە خێزانەکانیان و یەکێکی تر لە هۆکارەکان میدیای کوردیە کە بەڕاستی جێگای داخە کە هۆکارێک بوونە بۆی کە ڕێژەی تونند و تیژی لە کۆمەلگای کوردی ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیاد بوون بێ چونکە ئەگەر لە ڕاگەیاندنە و لە تیڤیەکان سیر بکەین ئەو بابەتە و ئەو بەرنامانەی کە هەیە بابەتێکی کەم یاخود بەشێکی کەم تایبەت کراون بە قسەکردن لەسەر مافی ئافراد لەسەر ئەو کێشە و گیر و گرفتانێک کە لە کۆمەلگا ڕوئەدات زیاتر بابەتەکانیان تەرخان کردو بە شتێک کە پێویست نییە لە میدیا پەخۆش بکرێت یاخود کللتوری جیهانیان هێناوەتە ناو کۆمەلگای کوردیەوە کە هیچ لەگەڵ دابوونەریتی کوردین ناگونجێت و شیاو نییە کاتێکە ڕووداوێکی تونند و تیژی ڕوئەدات کاری میدیا ئەوە نییە بچێت ڕووداوەکە و شوێنی ڕووداوەکە و زۆری ڕووداوەکە هەمووی بە ئاشکرایی بخێتە سەر شاشە کە ئەمە وا دەکات ئەم ڕووداوانە ڕوو لە زیاد بوون بێ خەڵکی تر چاو لێ ئەکاتن ڕۆڵی ڕاگەیاندن بە شێوازێکی ناتەندروست و سقەتە کاتێکە ڕووداوێکی تونند و توژی ڕوەدات کە زانیان مەسەلەکە ئەوەیە ئەو ئافرەتە لەسەر شەڕەف کوژراوە تەواو وازە هێنێ یاخود کە ئەڵێن کێشەکە کێشەیەکی کۆمەڵاتیە تەواو دەستبەرداری ئەم ڕووداوە ئەبن ئەمە دروست نییە دەبێ بە دوواداچوونی بۆ بکرێت کە هۆکاری یاخود کڕۆکی کێشەکە چییە بۆ ئەوەی ئەم کەسانە کە لە پشتی ئەم ڕووداوەن بدرێتە دادگا و بەڕاستی دادگاکانیش زۆر ینی هۆکارن بۆ ئەوەی کە ڕێژەی تونند و تیژی دژ بە ئافرەت زیاد بێ زۆر کەیس هەیە لا تونند و تیژی خێزانی تاوەکو ئێستا زۆر بەسستی کارەکانە ئەڕۆن ئەگەر ئافرەتێک تونند و تیژیشی بەرامبەر بکرێت یاخود گێچەڵی سێکسی پێ بکرێ ئامادە نییە بچێت بۆ تونند و تیژی خێزانی شکایەت بکاتن چونکە ئەزانێت شارەزایە کە ئەم کەیسانە زۆر بەخاوی ئەڕۆن ئەتاوەکو ئەگاتە دەرئەنجامێک کێشەکە یەکلایی ئەبێتەوە ساڵێک دوو ساڵی پێچێ ئەمەش لەوانەیە ئەم کتاب هەڕەشەی کوشتنی لێ بکرێت یاخود هەر هۆکارێکی ترکە وەکە ینی لەوانەیە تاوەکو کەیسەکە یەکلایی ئەبێتەوە کچەکە بکوژرێت یاخود ئەم ئافرەتە بکوژرێت.